ئەگەر عەجەلەیتیان بە خەبەرێکم بدەن یا تا میرزا بەچام نەبرم کاکە لە بەخاتری ئەو دەستگا میدیایی ئەمە لەو شوێنە لا دەکەوین. سلااو لێ بێتن سەبارەت بە ئاڵوگۆڕی پۆستی پارێزگاری هەولێر سەر ڕۆژێکە دەنگۆیەوە بڵاو بۆتەوە دەمێت لە سەرزاری خۆتەوە بۆم باز بکەیت لە کاتێک ئەو ئاڵوگۆڕە دەکرێتن و چ ئاڵوگۆڕی چیش دەکرێت. بەناوی خی گەورە ئاڵوگۆڕیکردن و گۆڕانکاری کە پرۆسەیەکی زۆر ئاسایی و یاساییە لە حکوومەت و لە هەر دامەزراوەیەک بکرێ بەڵام بە دۆنگویانە ڕاستیەکی نییە هیچ بنەمایەکی نییە ئێمە حازرین لە بۆ هەر بابەتێک کە پێویست بکە لە چێنەر لە چ جێگایەک خزمەت بکەین و بەتاکیت ئەو بابەتانە ئوسولی خۆی هەیە ئەو کەناڵە میدیایانەی کە باسیش دەکەنەوە بابەتە باسم لە سەرچاوەیەکی دەکەن با ناوی سەرچاوەکە بێنن کەناڵی میدیایی هەیە بۆ دوو ڕۆژەی جیشینیە بەوەوە مەشغولە دوو راپۆرت و سێ هەواڵی لەسەر کردیە ئەگەر عەجەلەیتیان بە خەبەرێکم بدەن یا تا میرزا بەچام نەبرم کاکە لە بەخاتری ئەو دەستگا میدیایی ئەمە لەو شوێنە لا دەکەوین. یان هیچ پلانێکی ئاوادا لە نزیک نییە. حکوومەتی هەرێمی کوردستان ئاساییە وا بەڕە و ڕووی پێکێنانی کابینەیەکی دیکە دەچین گۆڕانکاری لە پارێزگار لە وەزیر لە خوار پارێزگار لە بەڕێبەری گشتی لە قایمقام لە مدیری ناحیە لە مدیری هەر دایرەیەک بکرێتن زۆر ئاساییە. ینی هیچ پلانێک هیچ بابەتێک بە ڕسمی باز نەکرایە ئینشاڵڵە هەیە.